لحديثي تري شهاتوا إمام أحمد أيجريتوا أفرمي الروجي كان گورگێک مڕێک ئەبا کاتی ئەکا شوانەکە ئەکەوێتە شوێنی لە دەمی دەریەکات ئەکەوێتە شوێنی نایە لێ بە ئەڵێ گورگەکە هەندێ دوورەکەوێتەوە و پاشان لەسەر کلکیدا ئەنشێ و ڕووەکاتە کابرا ئەڵێ لەخوا بترسە تۆ بۆ لە ڕزقێ مەحروم مەکەی کە خوا بۆ منی ناردووە ئەڵێ کابرا و واقی وڕ ئەمێنێ ئەڵێ گورگ و قسەی بەشەر بکە ئەڵێ بەڵێ لەوەیش سیرتر هەیە کە خوای تعالی پێغەمبەرێکی ناردووە لە مەدینە لە یەثریب ئەخباری قەومەکانی پێشوو ئەنێرێ و یەشتا تۆ خۆتت پێ نەگەیاندووە ئەڵێ کابرا ڕێک واز لە هەموو شتێک ئێنێ و ڕوو ئەکاتە مەدینەی پێغەمبەر صلی الله عليه وسلم و ئەچێ خۆی ئەگەێنێتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئیمان ئەهێنێ و خەبەرەکەی پێ ئەگەێنێ پێغەمبەری خوش ئەفەرمێ بیلال بانگ بدە لە کاتی وەختی نوێژان نابێ ئەڵێ بانگ ئەدا خەڵک هەمووی کۆ ئەبنەوە بزان چی ڕووی داوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەرئەچێ و ئەفەرمێ بە کابرا ئەفەرمێ چیرۆکەکەیان بۆ باسکە مەسەلەکەیان بۆ بگێڕەوە ئەڵێ کابرایش مەسەلەکە ئەگەڕێتەوە کە گورگێک هاتۆتە زمان و وای پێوتووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ بەو زاتەی نەفسی منی بەدەسە ئەم کابرایە ڕاستەکە بۆیە لە حەدیثێکی ترا هاتووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ ئین الله خوا مەلائیکەکانی خوا ئەهلی ئاسمانەکان و زەوی هەرچیا لە ناویە تەنانەت مێرولە لە ناو کونەکەیە تەنانەت مێروچە لە ناو کونەکەیە تەنانەت ماسی لە ناو دەریایە هەموو ئەمانە دوعای خێر ئەکەن بۆ کێ بۆ ئەو کەسانەی کە خەڵکی فێری چاکە و چاکەکاریەکەن یعنی ئاسمانەکان و زەوی ئەوەی ها لە ناویە هەمووی قسە ئەکەن هەمووی عیبادەت ئەکەن هەمووی دوعا ئەکەن وا نەزانین لە حەدیثێکی ترا پێغەمبەر ئەفەرمێ صلی الله عليه وسلم ئەفەرمێ دوعا لا تسبوا الدیک ئەفەرمێ دوعا لە کەڵەشێر مەکەن چونکە خەڵکی هەڵەسێنێ بۆ نوێژ بانگ ئەدا بۆ نوێژ یعنی کەڵەشێر ئەزانێ و ئەزانێت کاتێلێکەیە کە خەڵکی ئەبێ نوێژی تیا بکە تەنانەت لە فەڕەنسا حادیسەیەکی عەجیب ڕوویدا کابرایەکی مسلمان دراوسەی کابرایەکی مەسیحی ئەبێ کاتێک کابرا مەسیحێکە سەگێکی سەگەکە زۆر ئەوەڕێ ئزعاجی مسلمانەکە ئەکات دوو سێ جار پێ ئەڵێ کاکە بیکە خاتر خوا دەنگی ئەو سەگە کابرای گوێی ناداپی کابرای مسلمانیش کەڵەشێرێ دێنێ لە ماڵەدا ئەنا هەموو کاتەکانی نوێژ کەڵەشێرەکە ئەقوقێنێ کابرای مەسیحیە ئاوارەکە ئەڵێ کاکە ئەم کەڵەشێرە لا باڵێ پێویستم پێیەتی چونکە من هەڵمەسێنێ بۆ کاتەکانی نوێژ ئەڵێ کابرا باوەڕ ناکا بەم قسە ئەچێتە مەرکەزێک و ناوەندێکی ئیسلامی لە فەڕەنسا لەوێ پرسیارەکە ئەڵێ شتێکی وا کابرایەکی مسلمانێ ئیزعاج مەکە و ئەڵێ کەڵەشێرە ئەقوقێنێ یعنی کاتەکانی نوێژ مەخاتۆ بیر ئەڵێ ئەوانی شەڵێن بەڵێ وایە ئەڵێ هەر باوەڕ ناکە ئەڵێ تەقویمێکی پێ ئەدا کابرای مدیری مەرکەزەکە ئەڵێ ئەمە کاتەکانی نوێژە لە ئیسلامە بڕۆ لە ماڵە داینە لەو کاتانە بزانم ئەو کەڵەشێرە چۆن ئەقوقێنێ سبحان الله ئەڵێ هەموو جارێ لەو کاتە کەڵەشێرەکە ئەقوقێنێ و ئاگاداریە کات و کاتەکانی نوێژە ئەڵێ ئەم کابرایە دراسەتی ئەم مەوزوعە وای پێ ئەکا بە دوایە ئەڕوا و کابرای فەڕەنسی مسلمان ئەبێ بۆیە بەڕێزەکانم سیر نەبێ لە لامان کە هەموو مەخلوقاتەکانی خوا جوندی خوان و هەمووی ئیشێکی تایبەتی خۆیان هەیە خوای تعالی بۆ ئیشێکی تایبەتی هێناوێنێتە بوون تەنانەت دار تەنانەت بەرد پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم حتى ئاەتی قورئانی لەسەرە کە دار و بەرد و هەمووی ئەمانە گشتی ئەلم ترى أن الله يسجد له من في السماوات والأرض والشمس والقمر والنجوم والجبال والشجر والدواب وكثير من الناس ئەمانە هەمووی عیبادەتی خواکەن خەڵکانێکی زۆر بەڵام خەڵکانێکی شەیە وكثير حق عليه العذاب خەڵکانێکەیە لە مرۆڤ عیبادەتی خوا ناکەن سوجدە بۆ خوا نابن عذابی خوا لەسەر خۆیان فەرزە پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم ڕۆژێکیان سەحابەیەک خەڵکی دەشتە شوانە دێتە لای ئیمانە هێنێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێ ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێ ئەفەرمێ کەوا ئەگەر لە دەشتی چۆڵا بووی بانگدا ئەفەرمێ دەنگ بەرز کەرەوە چونکە چەند بەرددار گوێی لە دەنگی بانگەکەت بێ ئللا شایەتیت بۆ ئەدا لە ڕۆژی قیامەتە ئللا شایەتیت بۆ ئەدا لە ڕۆژی قیامەتە
ألم تر كيف ضرب الله مثلا كلمة طيبة كشجرة طيبة أصلها ثابت وفرعها في السماء